دواکەوتنی وەرزی خوێندنی ئەمساڵ و نزیکبوونەوەی وەرزی هاوین و بەرزبوونەوەی پلەکانی گەرما دۆخی قوتابیانی لە ناوەندەکانی خوێندن سەخت کردووە، بەتایبەت لە گەرمیان کە ساڵانە پلەکانی گەرما لە وەرزی هاویندا لە نێوان 40 بۆ 45 پلەی سەدی و زیاتریشە. بەڕێوەبەری پەروەردەی کەلار ڕوونی دەکاتەوە تا ئێستا توانیویانە ئامێری فێنکەرەوە بۆ نزیکەی نیوەی قوتابخانەکانی کەلار دابین بکەن و بەشێکی کێشەکە چارەسەر بکەن، بەڵام نایشارێتەوە کەم و کوڕی هەیە و ڕەنگە نەتوانن ئەمساڵ تەواوی قوتابخانەکان لەو دۆخە ڕزگار بکەن. ئێمە ئەمساڵ خۆشبەختانە هەرچەنە دواکەوت بەڵام زوو هەموو خێرخواز و وەزارەتی پەروەردە و ئەوانەی لایەنی پەیوەندیدارن هاتنە سەر خات بۆ ئەوەی بتوانین ئامێری فێنکەرەوە بە ناوەندەکانی خوێندن دابین بکەین، هەرچەندە وەکو پێویست هێشتان پڕ نەکراوەتەوە، بەڵام بەردەوام خەریکیەوەی ئامێری فێنکەرەوە پەیدا دەکەین و بۆی ناوەندەکانی خوێندن پڕکەینەوە. ڕاستە کەم و کورتی هەیە، ڕاستە کارە بابڕینەیە، ڕاستە کەشوهەواکە گەرمە لە گەرمیان جیاوازە لە شوێنەکانی تر، بەڵام ئەم حاڵەتێکی ناچاری بووە بۆی پرۆسەی پەروەردە پەکی نەکەوە بەردەوام بێ. ناو شاری کە لە ڕزگاری باوەنور ئەمانە تا حەدێک کێشەکانمان نەهێشتووە، ئەگەر حاڵەتێکە بێت مۆبەردێ دوانە بێ ئێستا وردە کە بۆمان دێ ئەوش پڕ دەکەینەوە، بەڵام بۆ دەرەوە شار کێشەمان گوندەکان کێشەمانی ڕاستە ژمارەی قوتابی خوێندکاری کەمە، بەڵام تو پێویستەکات هەر ژوورێک مۆبەردێکی بۆ دابرنەی. لە کاتێکدا دابینکردنی ئامێرە فێنکەرەوەکان و ڕەخساندنی کەشی خوێندن بۆ قوتابیان ئەرکی حکوومەت و وەزارەتی پەروەردەیە، بەڵام لە گەرمیان بەشی زۆری ئامێرەکان لەلایەن ڕێکخرا و کەسانی خێرخوازەوە دابین کراوە. بەڕێوەبەری ڕێکخراوێکی خێرخوازیش دەڵێت حکوومەت جگە لە سێکتەری پەروەردە لە زۆربەی سێکتەرەکانی تریش بە ئەرکی خۆی لە دابینکردنی پێداویستیەکان هەڵناسێت، ئەمەش ئەرکی خێرخوازانی قورستر کردووە. تەڵبەتە بە شانازیەوە ڕێکخراوەکەی ئێمە ڕێکخراوی پرۆژە لە کۆی ئەو پرۆژە خێرخوازی و پرۆسەی بەهاناوە چوون و پێشاتانەی کە لە گەرمیان دێنە پێشەوە ئامادەی و حزوری بەردەواممان هەیە. ئێمە بە هەمانگی لەگەڵ پەروەردەی کەلار تەبیعی هەستاین بە دابینکردنی ئامێری فێنکەرەوە بۆ بەشێکی بەرچاو لە قوتابخانەکانی کەلار، بە دڵنیاییەوە کە دابینکردنی پێداویستەکانی قوتابخانەکان بە حەسری و بە دیاریکراوی وەزیفەی حکوومەتە، بەڵام لە وەختێکا کە لە ینی بەهۆی بارودۆخێک و کاتۆتە پێش بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە، بەهۆی ئەوەی کە حکوومەتیش پێشوەخت خۆی بۆم پێشاتانە ئامادە نەکردووە ئەو بارودۆخاتۆتە پێش کە هەیە. ئێمە لە ڕووە خێرخوازیەکەەوە وەک ڕێکخراوەکە کە وەزیفەمانە بارکی خۆمان هەڵەسین لە دابینکردنی پێداویستەکانی قوتابخانەکان، بەڵام ئەوەی کە حکوومەت وەزیفەی خۆی جێبەجێ ناکات بە دڵنیاییەوە حکوومەت هەر لە بواری دابینکردنی مبەردەوە ئامێری فێنکەرەوانیە کە تەقسیری هەیە و ئیشکالی گەورە هەیە لە زۆر بواری دیکەیە کە بە وەزیفەی خۆی هەڵناسێ بەداخەوە کە ئەوەش ئەرکی ئێمە ئەرکی خێرخوازان و ئەرکی خەڵکی خۆبەخشی قورستر کردووە. ساڵانی ڕابردوو لە سەرەتا تا نیوەی مانگی ئایار پرۆسەی خوێندن لە ناوەندە پەروەردەیەکان تەواو دەکرا، بەڵام ئەمساڵ بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا و داخستنی ماوەیەکی زۆری دەرگای قوتابخانەکان پرۆسەکە دواکەوتووە و بەشێکی دەکەوێتە وەرزی گەرماوە. لە گەرمیانیش زیاتر لە 65,000 قوتابی لە 160 بۆ 170 بینەی خوێندن و 264 قوتابخانە سەرقاڵی خوێندن و پێویستیان بە زیاتر لە 1500 ئامێری فێنکەرەوە هەیە، بەڵام تا ئێستا تەنیا نیوەی ئەو پێویستیە بۆ قوتابخانەکانی کەلار دابین کراوە. هاوار محەممەد، کەناڵی پەیام، گەرمیان.